بەڵام ئەگەر لە ڕەمەزانە عومرەیەک بکەی خێر و پاداشتی ئەو حەجەی هەیە کە لەگەڵ منا بتکردایە. کەواتە دەتوانین شتەکان بە ئیزنی خوا جێبەجێ بکەین، دەتوانین خێر و پاداشتی حەج و عومرە بۆ خۆمان دەست بخەین، بەڵام بەمەرجێک ئیمانێکمان هەبێ وامان لێ بکات پاڵمان پێوە بنێت. لە حەدیثێکی صحیح تەرغیبە هاتووە، ئافرەتێک کە ناوی ئوم سولەیم بوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کە سەحابەیە، هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبوو تەلحە و کوڕەکەی دەچوونە دەرەوە بۆ حەج بەڵام منیان نەبرد. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم عمرة في رمضان تعدل حجة معي. دەتوانیت تعویزی ئەوە بکەیتەوە، ئەو ئەجر پاداشتی ئەبوو تەلحە و کوڕەکەی دەستی کەوتووە تۆش دەتوانی هەمان ئەجر پاداش دەستی خۆت بخەی. فەرمووی چۆن ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم؟ فەرمووی لە ڕەمەزاندا لە یەکەم ڕۆژی ڕەمەزانەوە تا کۆتایی فەرقی نییە، هەر ڕۆژێک بێت لەو ڕۆژەدا عومرەیەک بکەی لە ڕەمەزاندا خێر و پاداشتی حەجێکی هەیە کە لەگەڵ مندا بیکەی. ڕاستەکەی ئەبوو تەلحە و کوڕەکەی لەگەڵ من هاتن بۆ حەج بەڵام تۆیان جێهێڵا، بەڵام ئەگەر لە ڕەمەزانە عومرەیەک بکەی خێر و پاداشتی ئەو حەجەی هەیە کە لەگەڵ منا بتکردایە. کەواتە دەتوانین شتەکان بە ئیزنی خوا جێبەجێ بکەین، دەتوانین خێر و پاداشتی حەج و عومرە بۆ خۆمان دەست بخەین، بەڵام بەمەرجێک ئیمانێکمان هەبێ وامان لێ بکات پاڵمان پێوە بنێت.